ڕێزلێنانی خوددا. کاتێک دەبەخشین یان وێژ دەکەین یان بە ڕۆژوو دەبین دەبێ بە پاڵنەرێکی پاک ئەنجامی بدەین کە شکۆی خوددا بکات نەک بۆ خودی خۆمان. مەسیح بەردەوام دەبێت لە فەرموودەکەی لەگەڵ قوتابیەکانی و دوو بابەت چارەسەر دەکات کە پەیوەندیان بە پەرستنەوە هەیە کە خوددا دایناوە. دووبارە دەبینین چۆن ئەو دوو بابەتەش نابود بوونە لەلایەن سەرکردە ئاینەکان لە ئیسرائیل لەو کاتەدا. یەکەم بابەتی بەخشینە، ئەوەش پەیوەندی بە پەرستنەوە هەیە. مەتتێ 6:3 بەڵام تۆ کە خێرێک دەکەیت مەهێڵا دەستی چەپت بزانێت دەستی ڕاستت چی دەکات تاکو خێرەکەت بە نهێنی بێت. باوکیشت کە هەموو نهێنیەک دەبینێت پاداشتت دەداتەوە. ئەم دەستەواژەیە کە مەسیح گێڕایەوە جێگای بایەخدانە. دواتر باس لە نوێژکردن دەفەرموێ. ئایەتی 6 بەڵام تۆ کاتێک نوێژ دەکەیت بڕۆ ژوورەکەت و دەرگا لەسەر خۆت دابخە. نوێژ بکە بۆ باوکی نەبینراوت، باوکیشت کە هەموو نهێنیەک دەبینێت پاداشتت دەداتەوە. دوو دەستەواژەکە دەربارەی بەخشین و نوێژە. جەخت لەسەر نهێنی دەکات. باشە بۆ عیسا وا قسە دەفەرموێ؟ با بگەڕینەوە بۆ درێژەی بابەتەکە. لە ئایەتی 2 لەبەر ئەوە کاتێک خێرێک دەکەیت زوڕنای بۆ لێمەدا، هەروەک دووڕوان کە لە کەنیشت و سەر شەقامەکان دەیکەن بۆ ئەوەی لەلایەن خەڵکەوە ستایش بکرین. ڕاستیتان پێ دەڵێم ئەوان پادەشتی خۆیان وەرگرتووە. دووڕووەکان کێن؟ مامۆستایانی شەریعەت و فەریسیەکان و سەرکردە ئاینەکانن. پێش ئەوەی باس لە نوێژ بکات لە ئایەتی 5 فەرمووی کاتێک نوێژ دەکەن وەک دووڕووان مەبن، چونکە ئەوان حەز دەکەن بە پێوە لە کەنیشت و سووچی شەقامەکان نوێژ بکەن بۆ ئەوەی خەڵکی بیان بینن. ڕاستیتان پێ دەڵێم ئەوانە پاداشتی خۆیان وەرگرتووە. دەفەرموێ ئەو خەڵکە دەبەخشن و نوێژ دەکەن بۆ ئەوەی خەڵک بیان بینن. ئەوە دووڕوویە. مەسیح لە ئایەتی 1 باس لە پاڵنەر هەڵەکان دەفەرموێ. پێیان دەفەرموێ ئاگادار بن ئێوە کاری چاک لەبەر خەڵک مەکەن بۆ ئەوەی تەماشاتان بکەن، چونکە پاداشتی باوکی ئاسمانی لەدەست دەدەن. مەسیح ئەو هۆکارەی لابرد کە وا دەکات ئەو سەرکردانە ببەخشن یاخود نوێژ بکەن. دواتر نەدەبەخشن و نەنوێژ دەکەن. لە کتێبی پیرۆزدا ڕوونکردنەوە هەیە دەربارەی کەسانێک بە ئاشکرا و لە پێش خەڵک نوێژیان کرد و بەخشینیان کرد. مەبەستی مەسیح ئەوە نەبوو کە بە ئاشکرا نوێژ نەکات. ئەو لەگەڵ پاڵنەری دڵیان مامەڵە دەکرد. بۆ نمونە قوتابیەکان بەرنابایان مەدەح کرد بۆ بەخشینەکەی کاتێک کێلگەکەی فرۆشت و پارەکەی هێنا و لەبەر پێی قوتابیەکانی داینا ناویشیان کوڕی بۆ ڕۆڵەی وتار. ئێمە پێویستیمان بە نمونەی بەخشین هەیە. کوڕەکانمان پێویستیان بەوەیە بمان بینن چۆن دەبەخشین و ببینە نمونە بۆیان. پێویستیمان بە نمونەی وەک بەرنابە هەیە. بەڵام بابەتی نوێژ کلێسای یەکەم ژیانی خۆی تەرخان کرد بۆ نوێژکردن لەگەڵ یەکتر و بە ئاشکراش. خەڵکیش دەیانبینی نوێژ دەکەن و هان دەدران. ئێمەش پێویستیمان بە نمونەی نوێژکردن هەیە. لێرەدا عیسا بە قوتابیەکانی دەفەرموێ ئاگادار بن پاڵنەرەکانتان پاک بێت وەکو مامۆستایانی شەریعەت و فەریسیەکان مەبن. ئەمە دەمانبات بۆ پرسیاری تێرامان و وڵامدانەوە کە پێویستە مەسیحیەکان نمونەی بەخشین و وێشکردن و بەڕۆژوو بوون بن. چۆن بتوانین ئەم چاکانە بە ئاشکرا ئەنجام بدەین و لە هەمان کاتیشدا شکۆی خوددا بکەین نەک خودی خۆمان. بزانن پۆلسی نوێردراو لە یەکەم نامەی کۆرنتۆس بەشی 10 ئایەتی 31 چی دەڵێ؟ ئەگەر خواردتان یان خواردتانەوە یان هەر شتێکتان کرد
هەموو شتێک بۆ شکۆی خوددا بکەن. ئەمە گرنگە کە بیر و مێشکی ئەوەمان بێت کە شکۆی خوددا بکەین لە هەموو شتێک کە ئەنجامی دەدەین. ئەوەش دێتە دی کاتێک خۆمان وەکو قوربانیەکی زیندوو بۆ خوددا پێشکەش بکەین، هەروەها بگۆڕین بۆ وێنەی مەسیح. نەک بۆ وێنەی جیهان کە خەڵک شتێک دەکەن بۆ ئەوەی شانازی بکەن و خەڵکی دیکە بیان بینن. بۆیە پۆلیسی نێردراو لە ڕۆما 12:2 دەڵێ شێوەی ئەم دنیایە وەرمەگرن، بەڵکو بە نوێکردنەوەی بیرتان بگۆڕێن تاکو بە لێکدانەوە بتوانن دەری بخەن خواستی خوددا چییە کە باش و پەسەندکرا و تەواوە. ئەگەر پابەند بین بەم بنەمایەوە ئەوە هاوشێوەی مەسیح دەبین. هەموو شتێک بۆ شکۆی خوددا دەکەین. با پێکەوە بنەماکە بخوێنینەوە. کاتێک دەبەخشین یان وێژ دەکەین یان بە ڕۆژوو دەبین، دەبێ بە پاڵنەرێکی پاک ئەنجامی بدەین کە شکۆی خوددا بکات، نەک بۆ خودی خۆمان.